ئێرە ئەو شوێنەیە کە بۆ فەرمانگەی پەساپۆرتی ڕاپەڕین دابین کرا و بینایەکە هی خۆیان نییە و شوێنەکەشیان زۆر بچووکە و قەرباڵغی و لۆدێکی زۆری هاوڵاتیانیشان لەسرە. هاوڵاتیان دەڵێن بۆ دەرکردنی پەساپۆر پێویستە 2000 سەرە بگرن و هەر سەرەیەکی چەند مانگێکی پێویستە. بچووکی شوێنەکە و گەرمای هاوین هێندەی تر هاوڵاتیانی نیگەران کردووە. دیارەوە دووەم جارمە دێم جارێک هاتوون سرم نووسی و جارش سەرم هاتووە هاتووم. ئەوەی کە دەبینم لێرە قەرەباڵغێکی زۆر هەیە بەڵام بینایەکە بچووکە وەکو پێویست نییە. پرسیارم کردووە کە بۆ ئیشکار بە هێواشی دەڕوا برادران باسی دەکەن کە فەرمانبەر و پۆلیسیان کەمە. داواش لێ دەکەین کەوا ژمارە کارمەندەکان بۆ شاری ڕانیە زیاد بکە چونکە قەڵەباڵغێکی زۆر لێرە هەیە ئیشەکان وا بە ئاسانی ناڕوە. هەڵوا داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کەوا دایرەیەکی تایبەت بە خۆیان هەبێ چونکە شوێنەکەیان زۆر بچووکە. داواکەین بە زووترین کات ئیشەکانیان بۆ هاوڵاتیان جێبەجێ بکرێت. دەقریبەی 2 ساعتە بێ هەر لێرە وەستاوین تا ئێستا هەر ئیشەکان هەست دەکەین بە خاوی ئەڕوا. وە داواکارین حکوومەتی هەرێمی کوردستان لایەن پەیوەندیدارەکان کێشەی هاوڵاتیان چارەسەر بکەن. بەڕێوەبەری نووسینگەی پەساپۆرتی سلێمانی لقی ڕانیەش دەڵێ کارمەندەکانیان زۆر دڵسۆزانە ئیش و کاری هاوڵاتیان ڕایی دەکەن و ڕۆژانە زیاتر لە 230 فایل ڕایی دەکەن. دەژڵێت کارمەندەکانیان لۆد و قەرباڵغێکی زۆریان لەسرە و بەهۆی نەبوونی دامەزراندنەوە زۆربەی کارمەندەکانیان تەنسیبن. داواکاریشن لا کابینەی نوێی حکوومەت کێشەی بینا و کەمی کارمەندیان بۆ چارەسەر بکەن. مەسەلەی کێشەی بینا ئێمە میوانی لە دایرەی مروری ڕانیە لەوەتەی دایرەکەمان کردوەوە دایرەکەی خۆمان نییە و ئەوان هاوکاریان کردوین کە ئێمان لێرە جێکردوێتەوە. ئەو قاعەیەکی هەرچەندە پچکۆلەیە و بەشی ئەوەی ئێمە ناکە بەڵام هەرچۆنێک بێ لەوە باشترە هاوڵاتی بچێتە سلێمانی. ئێستا ئێمە ڕۆژانە ڕۆژی نزیکەی 220-230 فایل لێرە جێبەجێ دەکرێت. داواکارین لە حکوومەتی کابینەی تازە کە هاوکاری بکرێن و چەند تاعیناتێکمان بۆ بکرێ و ئێمەش لەو کەمی لە قەیرانی کارمەند و ئەوانە نەجاتمان دەبێ یا هەر نەبێ ئەو کارمەندانەی خۆمانەمان بۆ سابتکەن و چەند کارمەندی تریشمان بۆ تاقیم بکرێ زۆر ئیشەکەی ئێمە بەرەو پێشتر دەچێت و ئامارێکی باشترمان دەبێ. خۆتان بەچوی خۆتان بیبین و تەسویریکەن کە قەرەباڵغی زۆرمان بەسەرەوەی و گەرمایەکی زۆرە و دایرەیەکی بچووکە و کارمەندێکی کەمە و نی بۆشەوە ئێمە هەر ناوەستین دایان ڕۆژ ئێمە دەوامیشتەوە بەسەر و داوامیشەوە ئەمە هەر ماوینەتەوە لە بەرەوەی خەڵکەکەی ئەم ڕۆ نەخێنە سپێنێ. ڕۆژ هەبووە هاوڵاتی ماوەتەوە وتومانە کاکە مادەم ئێوە ماونەتەوە دوای داوامیش ڕۆژی شەمە وەرنەوە وعدمان پێدان ڕۆژی شەمە لەوە خاتیان هاتون تو ئیشمان بۆیان کردو. لا پشووی هاویندا هاوڵاتیان زیاتر سەفەر و گەشت دەکەن بۆ دەرەوە و بەشێکی تری هاوڵاتیانیش بۆ نەخۆشی سەردانی وڵاتانی تر دەکەن. هاوڵاتیان داواکارن کێشەی کەمی کارمەند و نەبوونی بینا بۆ فەرمانگەی پەساپۆرتی ڕاپەڕین چارەسەر بکرێت بۆ ئەوەی ئیش و کاری هاوڵاتیان باشتر و ئاسانتر ڕایی بکرێ. ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پێیام، دەڤەری ڕاپەڕین.